لە سەرەتای دروستبوونی کۆمەڵ تا ئەمڕۆ زانایانی ئیسلامی ڕۆڵ و پێگەی تایبەتی خۆیان هەبووە لە ئۆرگان و دەستگاکانی حزبدا. لە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستانیش بەشێکی بەرچاو لە مامۆسایان و زانایانی پایداری ئیسلام ئامادە بوون. سەبارەت بە کارەکانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵ ئاماژە بۆ دەکەن نوێبوونەوە بەشێکە لە دینی پیرۆزی ئیسلام، بۆیە پێویستە موسڵمانان لەگەڵ ڕووداوەکانی ڕۆژگاردا گۆڕانکاری بەسەر کارەکانی خۆیاندا بهێن و نوێبوونەوەی تازە ئەنجام بدەن. ئینسان دەبێت گۆڕانکاری بکە ئەو فەرموودەی پێغەمبەری خوا کە دەفەرمێ ئیذا استوى المؤمن يومان فهو مغبون. ئەگەر ئینسانی ئیماندا دوو ڕۆژی وەکو یەک بوو ئەوە تێشکاوە، واتە گۆڕانکاری پێویستە هەمیشە ئینسان لە خۆی بەدی بکە. بەڵام گۆڕانکاریەکە بە ڕووهەڵەت و بە ناو بە ناونیشان بێ زۆر ئاساییە، نابێتە خەلەلێکی نەعەقیدەیی نەمەبدەئی نەتەنازولکردن نە پاشکشەکردن لە هەڵوێستەکانمان و ئێمە پشت بەخوای گەورە لە هەڵوێستەکانمان لە داکۆچکردمان لە مافەقوتی خەڵک گەرمتریش دەبین و بە دڵنیاییەوە نەساردبوونەوەیە و ناخوا نەخواستە و خەڵکێک دێڵێ کۆمەڵی ئیسلامی تەنەزولی کردو لە مەبادیئی خۆی، ئەوە شتێکی مەبادیئی نین، ئەوانە ثەوابیت نین، ئەوانە فروعاتن. کۆنگرەی چوارەمی کۆمەڵ کۆنگرەی نوێبوونەوە و گۆڕانکاری بوو. کۆمەڵ لەم کۆنگرەیەدا ناوی خۆی گۆڕی بوو بە کۆمەڵی دادگەری کوردستان. مامۆسایانی ئاینیش پێیان وایە دادگەری بابەتێکی گرینگە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. دادگەری نێوەڕۆکی ئیسلامە. ئێمە کە تا دوێنێ گوتومانە کۆمەڵی ئیسلامی، ئەمڕۆڵین کۆمەڵی دادگەری، چونکە دادگەری نێوەڕۆکی ئیسلامەکەیە. هەموو شتێک کە باش بێت بریتە لە دادگەری، حتا تەوحید یەکتاپەرستی خوش سبحانه وتعالى بەشێکە لە دادگەری، بۆ چونکە زانان کە تعریف و پێناسەی عەدلیان کردویان عەدالەت گوتویانە ئیعطاء كل ذي حق حقه. دادگەری بریتە لە چی؟ هەر خاوەن مافێک مافەکەی خۆی پێ بدرێت. حتا یەکتاپەرستیش دەکەوێتە نێو ئەو چوارچێوە. هەمیشە ئین الله یأمر بالعدل والإحسان. پەروەردگار سبحانه وتعالى الله سبحانه وتعالى فرمانتان پێکە بە دادگەری و بە ئیحسان، ئیحسان چاکاری. طبعا ئیحسان شەر بەشێکە لە عەدل. کۆمەڵی دادگەری کوردستان هەمیشە کاری کردووە بۆ خزمەتکردنی دین و ژینی خەڵک و پاراستنی شکۆی خێزان و پابەندی بە دینی پیرۆزی ئیسلام لە سەرەکیترین کارەکانیەتی. هەر لەو ڕوانگەیەشەوە لە ئێستا و داهاتوودا ڕۆڵ و پێگەی زانایانی ئیسلامی بە بەرزی و گەورەی وەک خۆی دەمێنێتەوە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.